کۆبوونەوە دیداری وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدا لەگەڵ لێپرسەوانی حکوومەتی فدراڵی سەبارەت بە پرسی بودجەی هەرێم و موشەی فەرمانبەران بەردەوامە و وەک خودی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕایگەاند ئەو گەشتبینە بەگەشتن بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فدرال بۆ گەڕانەوەی شایەتە دارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان و ڕاشیگانی کێشەکان زۆرن بە تەنها هەر پەیوەندی بە پرسی یاسای کورتهێنانی دارایی و موچەوە نییە بەڵکو بەشێکی کێشەکان دەگەڕێنەوە بۆ خوێندنەوەی دەستور و دەشڵێت ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە بەغدا کەشێکی سیاسی ناتەندروستی دروست کردووە و فشاری سیاسی لەسەر هەموو لایەک هەیە بۆیە پرۆسەی دانوستان لەگەڵ حکوومەتی فدرال بۆ چارەسەری تەواوی کێشەکان ئاسان نین بەڵام گەشتبینم بۆ گەشتن بە ڕێکەوتن و بەبێ ئەنجام بۆ هەرێمی کوردستان ناگەڕینەوە هەر لەو سەردانیدا بۆ بەغدا قوبات تاڵەبانی ئامادەی حکوومەتی هەرێمی پیشاندا بۆ جێبەجێکردنی یاسای کورتهێنانی دارایی عێراق و تەسلیمکردنی داهاتی نەوت و نانەوتی لە بەرامبەریشدا پشکی هەرێم لەو قەرزەی وەرگیراوە پێ بدرێت ڕۆژی 16 ئەم مانگە وەفدی باڵای حکوومەتی هەرێم سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کردو لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و هەردوو جێگرەکەی و سەرۆکی لیژنە پەیوەندیدارەکان کۆبوونەوە و لەو دیدارەشدا دیسان قوبات تاڵەبانی تاکیدی لەوە کردەوە حکوومەتی هەرێم پابەندە بە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی و ئامادەیە ئەرکەکانی خۆی پێ بەپێی یاسا جێبەجێ بکات لە بەرامبەریشدا داوای کرد ئەنجومەنی نوێنەران هاوکار بێت بۆ جێبەجێکردنی یاساکە و دابینکردنی ماف و شایەتە دارایەکانی هەرێمی کوردستان هەر لە کۆبوونەوەکەدا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند پەرلەمان پاڵپشتی لە دۆزینەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەکات ئەو چارەسەرش خۆی لە پابەندبوونی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بە دەقی یاساکان دەبینێتەوە سەبارەت بە سەردانەکەی قوبات تاڵەبانی وەفدی هاوڕێی بۆ بەغدا ڕەزان شێخ درێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت مامی بچووک زۆر بەڕۆنی و ڕاشکاوی ئەوەی گەیاند بە هەموو ئەندامانی پەرلەمان کە و هاتووە هەموو ئەوانەی پێشتر خراپ کرابوون ئەو چاکیان بکاتەوە دەشڵێت هەموو لایەنە سیاسی عێراقەکان ئەوانەی وتاری پۆپۆلیستی توندیان دژ بە هەرێم دەوتەوە بەرامبەر بە قسەکانی قوبات تاڵەبانی تووشی شۆک بوون و هەر خۆیان دوای کۆبوونەوەکە دەیانوت چاوەڕوانی ئەوە نەبووین بەو ڕاشکاوی قسە بکات قوبات تاڵەبانی گەرنتی ئەوەی بە پەرلەمانتەرانی عێراقیدا کە هەر ڕێکەوتنێکیان کرد و جێبەجێ نەکرا با لە هۆڵە گەورەکەی پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ بکەن بێگومان لە لەدوانەکانیدا قوبات تاڵەبانی ئەوەی نەشاردەوە سەرباری ئەوەی کە هەرێمی کوردستان بەغدا بە قوڵایی استراتیژی خۆی دەزانێ و ئامادەیشی دەربڕیەوە بۆ تەسلیمکردنی داهاتی نەوت بە بەغدا بەڵام لەو ماوەیە کە لەگەڵ وەفدەکە لە بەغدا بووە هەستی بۆ تێگەشتنە باشە نەکردووە کە لە کۆتایی ساڵی 2019دا لەگەڵ حکوومەتی پێشووی عێراق بە سەرۆکاتی دکتۆر عادل عەبدولمەهدی پێیگەشتە بوون لەگەڵ ئەوەشدا عەلی عەلایی وەزیری دارایی عێراق لە لەدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند لەگەڵ هەرێمی کوردستان لەبارەی بودجەی 2021ەوە گەیشتوونەتە ڕێکەوتن